نەخێ ناتوانین داوام بکەین لەبەرەوەی 5 ڕۆژ زۆرە بۆ مۆزەف معاشەکە ئەوە نییە تاکو تۆ پیارەی بێ بە بەنزین بە ئاو دوو نوع ئاوین دوو جۆر کارەبە ئەین یعنی لە سای بیستۆکەکە هەرە بڕێت تەرفیع نییە بەردەوام معاش هەر لە سای بیستۆکەکە بڕاوە بۆچی گربوونەوەتان کردووە لەبەرەوەی پێیان ڕاگەیان نەبێ هەفتەکە 5 ڕۆژ داوام بکەین لەبەرێتی ئێمەش مانمان گوتمانی تر هەروەکو جاران بە حتەکە 3 ڕۆژ بێ داوامەکەین ئیشمان نەوەستاوە ئیشی مراجعەکەین ئیش و کاری دایرە بەڕێوە بین چۆنە دەوامەکەتان خۆمان 3 ڕۆژ داواممانە کرد لە هەفتێکە ساڵی 5 ڕۆژە بێ هەمووی داوام بکەن ئێمە ئاشی ژەر بە لێ بڕینەوە ئەێن ئێوە سا چێڵەن داواکاری داوای مافی خۆمانەکەی ناتوانین کەی ئەو توانی خۆی چاکە و خەڵکەش خۆی داوامی خۆی با مەزبوطی ئەکات ناتوانین داوام بکەین ئیش هەرە ڕۆیشت و تەناوە بوو 3 ڕۆژ وەجبەیەکمانە هاتین 3 ڕۆژیش وەجبەکەی تر خۆتان نەزانن لێبڕینی بیستویەکەکە سابت بووە و ناتوانین داوام بکەین هیوادارین حکوومەت بە بڕیارەکە بچێتەوانێ و داوامەکە بکاتەوە بە تەناو